لە کاتی عادە بوون ئەتوانێت جیماع بکانە ناتوانێت و زۆر خراپیشە زۆر زەرەریشە چونکە یەکەم لەو کاتی کە لە سووری مانگانەیە هەموو قەراغی ڕەحم لە ناوەوە بزدان و هەموو ئەم مەسالیکانە یعنی ئەم ڕێگایانە هەمووی زۆر تەنک بوونەتەوە پێستەکەی زۆر حساس بوون و ئەو خوێنەشیان کە پیاە دێت ئەویش جۆرەك لە سووتانەوەیان بەسەرا دێنێ ئێرە مقاومەی زۆر کەم بۆتەوە لەو کاتێک کە زەکەری پیاوەکە بڕواتە ئەم جێگایە ئەو میکرۆبانەی زەکەر هەڵی گرتوون هەموو یەچێتە سەر ئەم شوێنە ئەبێ بە زۆر ئاسانەگا بە ڕەحم و ئەوان بۆیە بە دوای ئەوە یەکسەر ئافرەتەکە بە زەمەنی سەعات احتیمالە نەبا تووشی پشتێشە ئەبێ یا خوار ناوچی دێشی ئەگەر بێت و میکرۆبەکانیش طبعاً تەسیراتی تریە میکرۆبەکان میکرۆبی ئازارەکەنی ئەگەر میکرۆبی سەیلان و ئەمانە بن تووشی نەخۆشی سەیلانیشیەکە لەبەرە زۆر خەتەرە لەو کاتەیە جگە لەوەی کە گوناحەتەوە چکە ناکرێت لەو کاتەیە بیکە بە هەمان شێوە پیاوەکەش لە هەمان شێوەیە ئەو میکرۆبانەیە ئەو شتانی کە ئیفرازاتی ئافرەتەکەی کە جەستە فڕێداتە دەرەوە بە زەکەری پیاوەکەەوە دیسان دێتەوە بە هەمان شێوە ئەشە تووشی سووسەنەکی بک مەسەن چکە لە ناو ئەچێتە ناو عورەتیەوە ئەو کات لەبەرەوە زۆر خەترە تەمانەوانە کەوتیشم یعنی هەم ئەحکامی شەرعی جائز نییە و هەم ئەحکامی طبی کە زۆریان باس لێوە کردووە و کتێبیش لەسەر ئەوە هەیە حتا کتێبی عومەر سلێمان لەشقەر هەیەی لەسەر حای سووڕی مانگانە لە نێوانی شەرع و لە نێوانی طبیە پزیشکیە باش